پێکەنینێکی جوان کلیلی دەرکەوتنی سەرنجڕاکێشی و متمانە بەخۆبوونە. بەخێربێن بۆ بەشی ددانی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. لێرە چارەسەریەکانت لەلایەن تیمێکی پزیشکی پسپۆڕ و خاوەن ئەزموونەوە ئەنجام دەدرێن لە بوارەکانی نەشتەرگەری شەویلاک، ڕاستکردنەوەی ددان، پسپۆڕی ددانی منداڵان. ئێمە باشترین خزمەتگوزاریەکانتان پێشکەش دەکەین، لەوانە پشکنینی گشتی ددان، تیشکی گەورە و بچووکی ددان، تێلی ددان، هۆڵیوود سمایل و ڤینیر، دەماربڕین و پڕکردنەوە، تاخمی جێگیر و جوڵاو، چارەسەری کێشەکانی ددانی منداڵان و هەموو جۆرەکانی نەشتەرگەری. تەندروستی ئێوە لە پێشینەمانە. یەکێک لە تایبەتمەندیەکانی بەشەکەمان گرنگیدانە بە خاوێنکردنەوەی سەرجەم کەلوپەلەکانمان کە بە چەندین قۆناغی پاککردنەوە و تاقیمی پێشکەوتوودا تێدەپەڕن بۆ دڵنیابوونەوە لە سەلامەتی ئێوە. کوالەتی بەرز، باشترین جۆری مەواد، نرخێکی گونجاو، هەمووی بەتەنها لە یەک شوێن. هەموو ڕۆژێک جگە لە ڕۆژانی هەینی لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ بۆ 8 ئێوارە لە خزمەت چارەخوازانداین. ناونیشان هەولێر شەقامی 120 مەتری، گەڕەکی فەرمانبەران. بەشی ددانی نەخۆشخانەی میهرەبانی، ئەو شوێنەی پێکەنینت تێیدا دەدرەوشێتەوە.